بە هاوکاری هاوپەیمانەکان بە سەرکردایەتی ئەمریکا هێزە کوردیەکان لە عێراق و سووریا هاوکار بوون لە ئازادکردنی ناوچەگەرێکی بەرفراوانی ژێردەسەڵاتی دەوڵەتی ئیسلامی داعش لەو دوو وڵاتەدا. ئەو ڕۆکە و گروپە تیرۆریسیا کە پێی دەوترا خلافەت ئیتر بوونی نەماوە. گروپە کوردیەکان پێیان وایە دەبێت کاری هاوبەشیان لەگەڵ ئەمریکا بەردەوام بێت لە پێناو دەستەبەرکردنی سەقامگیری ناوچەکە. لە سووریا بەرپرسانی کورد لەو بڕوایەدان پشتیوانی زیاتری سیاسی لەلایەن بەڕێوەبەرایەتی داهاتووی ئەمریکاوە دەبێتە پاڵپشتی بۆ کۆتایی هێنان بە شەڕەکانی ئەم 10 ساڵی وڵاتەکە. ئێمە وەک هێزەکانی سووریای دموکرات لەگەڵ هاوپەیمانی جیهانی و ئەمریکا هاوبەشێکی سربازیمان هەیە بۆ شکستهێنانی داعش هێشتا شانە نووسۆکانی لەوەیە، بەڵام هێشتا پێویستیمان بە هاوبەشیەکی سیاسی هەیە کە بۆ ئێمە هێنانی ئاشتی و کۆتایی هێنان بۆ قەیرانی سووریای کە 10 ساڵە بەردەوامە زۆر گرنگە. لە کاتێکدا هەرێمی کوردستانی عێراق پەیوەندی لەگەڵ واشنگتندا زیاتر دامەزراوە، بەڵام بەرپرسانی کوردی عێراق هیوا دەخوازن جۆ بایدن سەرۆکی هەڵبژێردرا و استراتیژی ئەمریکا بەرامبەر بە عێراق و کورد بەهێزتر بکات. بۆیە بۆ ئێمە گرنگە ئەمریکا لەسەر ڕێڕەوی خۆی بمێنێتەوە لە عێراق، پارێزگاری لە مانەوەی هێزەکانی بکات و پارێزگاری لە بوونی دیبلۆماسی بەهێز بکات و ئەمەوا دەکات ئامادەبوونی هەم لە ناوخۆ هەم لە ئاستی نێودەوڵەتیدا هەست پێکرا و زانراو بێت. لەو کاتەوەی کە ئەندامی ئەنجومەنی سیناتی ئەمریکا و تەنانەت ئەو کاتەشی جێگری سەرۆک بوو لە ئیدارەکەی ئۆبامادا، بایدنی سەرۆکی هەڵبژێردرا و لەلایەن زۆرێک لە کوردەکانەوە وەک پشتیوانێک سیر دەکرا. لە میانەی کۆبوونەوەی بانگەشەی ساڵی ڕابردوودا بایدن کە ئەو کات کاندید بوو ڕەخنەی لە دۆناڵد ترەمپی سەرۆکی ئەمریکا گرت سەبارەت بە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە بەشەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریا لە مانگی دەی ساڵی 2019. بەهۆی ئەو کشانەوە خێرایی ژمارەیەکی کەم لە هێزە تایبەتەکانی ئەمریکا لە سووریا، ترامپ توانی خیانەت لە هاوبەشە کوردەکانمان بکات کە هاوکار بوون لە شکستپێهێنانی داعشدا. ئەمەش بووە هۆی دروستکردنی قەیرانێکی مرۆیی بۆ خەڵکی بێتاوانی مەدەنی و کەمایەتیە نەژادی و ئاینیەکان لە میانی شەڕەکەدا. ترامپ سەربازەکانی کشانەوە وەک بەشێک لە سیاسەتی فراوانترکردن بۆ کەمکردنەوەی تێوەگلانی ئەمریکا لە ناکۆکیە دەرەکیەکاندا. شارەزایان دەڵێن پێشبینی دەکەن بایدن استراتیژی دژە تیرۆر لە سووریادا بپارێزێت کە ئەمەش پێویستی بە هاوبەشێکی بەهێزی ئەمریکا دەبێت لەگەڵ کوردەکانی عێراقدا. ئەستەما سوپای ئەمریکا پشتیوانی خۆی بۆ هاوپەیمانی هێزەکانی سووریای دموکرات لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا بپارێزێت ئەگەر هێڵەکانی زامنکردنی دابینکردن و هێزی پشتیوانی لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە نەبێت. نیکۆلاس هێراس ئەوەشی خستەڕوو لە پێناو سیاسەتێکی سەرکەوتوودا بۆ ڕێگەگرتن لە دووبارە سەر هەڵدانەوەی دەوڵەتی ئیسلامی داعش لە سووریا، ئیدارەکەی بایدن پێویستی بە پشتیوانێکی جێگیر دەبێت لەلایەن هێزە کوردیەکانی عێراقەوە.